دەزانی چۆن خەون دەبێتە ڕاستی؟ ناوم بانۆ تەمەنم 15 ساڵە. لە ماڵی کچان لە سلێمانی دەژیم. ماوەیەکی زۆر خەونەکانم چووک و سنووردار بوون. ساڵی ڕابردوو بەشداری پرۆژەیەکمان کرد لە کتێبخانەی مۆلاکیز لە زانکۆی ئەمریکی. ڕۆژێک لە مامۆسای هونەرم پرسی چۆن توانیوێتی ئەوەندەدا هێنەر بێت. پێیگوتم کە خوێندکاری ئەندازیاریە لەم زانکۆیە. ئەو کاتە زانیم کە دەمەوێت ببمە ئەندازیارێک و خوێندنگەیەک بۆ هەموو ئەو منداڵانە بنیاد بنێم کە هەری خوێندنیان نەبوو. لە چەند هەفتەی داهاتوودا یەکەم هەنگاو دەنێم لە بەرنامەی سەمەر ئۆف هۆپ لە زانکۆی ئەمریکی. دەتوانم ئینگلیزیەکەم بەهێز بکەم، متمانە بەخۆبوونم زیاد بکەم و ببم بۆ کچەی کە دەمەوێت. خەونەکانمان تەنها پێویستیان بە دەرفەتێکە بۆ گەشەکردن. سەمەر ئۆف هۆپ ئەو دەرفەتەیە. پێویستمان بە پشگیریتانە بۆ دروستکردنی ئەو داهاتوەیی کە دەتانەوێت. پشگیری تۆ تەنها بۆ من نییە، بۆ هەمومانە. بەم شێوەیە خەون دەبێتە ڕاستی.